وڵا لەبارەی جێبەجێکردنی پرۆژە خزمەتگوزاریەکان بە تایبەتی لە قەزای شەقڵاوە لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز کاروان کەریمخان قایم مەقامی قەزای شەقڵاوە لێرە لەگەڵمە زۆر بەخێر بێ. بڕیارە چەندین پرۆژەی گرنگ جێبەجێ دەکرێن وەکو ئێستا ئاماژەمان پێکرد بە بڕی 4 میلیارد دینارم پرۆژانە لە چه سەکتەرێکە و چۆن جێبەجێ دەکرێت کەی دەست بە جێبەجێکردنی دەکەن. بەڵێ وەک باسان کردو ئاماژەی پێدرا لە بەردەوامی کاروانی ئاوەدانی و گەیاندنی خزمەتگوزاری بۆ شار و شارۆچکەکان و ناوچەکانی کوردستان لە هەڵمەتێکی دیکەی جێبەجێکردنی پرۆژە خزمەتگوزاریەکان لە ڕۆژانی ڕابردوو بڕەبوجەیەک بە گوژمەی 4 میلیارد دینار بۆ هەر سێ قەزای شەقڵاوە پیرمام و هەریر ڕاگەیەندرا. ئەم پرۆژانش کۆمەڵە پرۆژەیەکن لە وار و سێکتەرە جیاجیەکان کە ئەنجامەدرێ ئەوەی کە پەیوەست بی بە قەزای شەقڵاوە لەم گوژمە دیاریکراوە لە 4 میلیارد دینار نزیکەی 5 میلیارد دینار بەرکەوتەی شاری شەقڵاویە. پرۆژەکانیش پرۆژەی هەمە جۆرن لە بواری خزمەتگوزاری ئاو ڕووناکەرەوەی شەقام و کارەبا، هەروەها لە واری پەروەردە لە سێکتەری چاکردنەوە و باشترکردنی شەقامە ناوخۆییەکان و کۆمەڵە بابەتێشتر هەیە. دەرفەتێکی باشمان لە پێشە بۆی کە بتوانین هەموارێک لەم پرۆژانە بکەین و بەپێی پێویستەکان. ئەو بڕە بودجەی کە دیاری کراوە لە بودجەی بەردەستی پارێزگای هەولێر بۆ بەپێی ژمارەی دانیشتوانی شار و شارۆچکە و قەزاکانی سنووری پارێزگای هەولێر بووە، بەڵام زیاتر لە ژمارەی دانیشتوانیش بەپێی پێداویستی شار ئەم پارەیە تەرخان کراوە. باشە جێبەجێکردنی پرۆژە چه خزمەتێک بە هاوڵاتیان دەکات لە تایبەتی شەقڵاو شوێنێکی گەشتیاری خەڵکێکی زۆر سەردانی دەکەن؟ بڵێ ئێمە لە هەولی ئەوە دابینەوە بە بەردەوامیش هەوڵمان داوە کە ژێرخانی خزمەتگوزاری لە شاری شەقڵاوە چاک بکەینەوە لە ماوەی ڕابردوو سەرڕای ئەم پرۆژانەکە بێگومان ئەمانە هەر پرۆژەیە کە خزمەتگوزاری بیت و پەیوەست بە هاوڵاتیان سوودی بۆ هاوڵاتیان ئەبیت و وەکو ئەرکێکی حکوومەتەکە جێبەجێ دەکرێت. لە ئەو پرۆژانەی کە ئێستا ئەنجام دەدرێن و لە پێشترش ئەنجام دراون و ئەوانە بار و گوزەرانی هاوڵاتیان و ئاسایشی ژیانی شاری و گوندی بۆ هاوڵاتیان و هاونیشتیمانیان دەرەخسێنێ. جگە لەو پرۆژانەی کە باسکرا پێویست ئاماژە بۆ بدەین ئەم پرۆژانە پرۆژە باسکراوەکانن ڕاستە گوژمەکەیان دیاریکراوە لە بە شێوەیەکی ئانی باز دەکرێت، بەڵام وێڕای ئەم پرۆژانێکە لەو ماوەیە دەست بەکارەبن و جێبەجێکرێت. لە ماوەی ڕابردوو کۆمەڵە پرۆژەیەکی تر ئەنجام دراوە لە شاری شەقڵاوە. سەرڕای ئەمانش پرۆژەی باس نەکراوی بەردەواممان هەیە وەکو خزمەتگوزاریە گشتیە بەردەوامەکان لە بواری دابینکردنی ئاوی خاوێن، گەیاندنی کارەبا بە بەردەوامی خاوێنکردنەوە پاکراگرتنی شار و شارۆچکەکانی کوردستان کە ئەمانە هیچ کاتێک تەنها لە کۆتایی ساڵ و کارنامەی بودجەی حکوومەت ئاماژەی پێکرێت. باشە لەباری ڕێگەوبان بە تایبەتی لەبەرەوەی هاتوچۆکی زۆر لەسەر ڕێگەی شەقڵاوە بۆ بەستنەوەی بە شارەکانی تر هەیە چی کراوە؟ لە ماوەی ڕابردوو جگە لەو پرۆژە خزمەتگوزاریانە پرسی پرۆژە استراتیژیەکان لە هەرێمی کوردستان یەکێک بۆ لە بەرنامەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە بوارەکانی گرنگیدان بە کەرتی کشتتوکاڵ کەرتی ڕێگەوبانەوانە پرۆژەی ژێرخانی و ئستراتیژین کە ئەنجامەدرێ. لەم سۆنگەیەشەوە کۆمەڵە پرۆژەیەک بیا بەردەوامیان پێدراوە یا پرۆژەی نوێنەکە ئەنجام دراون ئەوەی کە پێویست بێ بە ڕێگەوبان هەوڵدراوە کۆمەڵە ڕێگایەک چاک و نۆژەم بکرێتەوە وەکو ڕێگای بازرگانی دەشتی هەریر هیران، هەروەها ڕێگایی شەقڵاوە هیران هەوڵی چاکردنەوەی دراوە، هەوڵی تەواوکردنی پرۆژەی فراوانکردنی ڕێگای بالیسان دراوە لە تێکەوەژە هەوڵ دەدرێت جادەی کەمەربەندی یاخود ڕێگای شاڕەی هامڵتۆن هەولێر حاجمەران کۆتایی دەست بەکارەکانی بکات و ئەو بەرگانەی کە تەواو نەکراون ئەمانش تەواو بکرێت کە بەرگەیەک و بەشێکی زۆریشی وەکو تونێل و هەروەها ڕێگاکەش ئەکەوێتە سنووری قەزای شەقڵاوە. ئەمە تا چەندە کاریگەری لەسەر ڕاکێشانی گەشتیار کۆیم خزمەتگوزاریانە بۆ شەقڵاوە هەبووە بۆ بنیادنانی ژێرخانێکی ئابووری هەمە چەشن لەو بوارە؟ خۆی لە ڕێگا بریتە لە بەستنەوەی شار و شارۆچکە و شارەدێ و گوندەکانی کوردستان بە ئەزمموی لە مێژینەی ژیان لە کۆمەلگەدا ئەمە دەرەخرێتن کە بەبوونی ڕێگەوبان پەیوەندیەکانی کۆمەڵاتیش تەنانەت باشە بێت و پەیوەندی بازرگانی باشە بێت. یەکێک لە بەرنمەکانی ئێمە کە لە هەوڵێدەین کە بتوانین بە چاکبوونەوەی ڕێگا سەرچیەکان
بە تایبەتی لە نێوان هەولێر ببورن لە نێوان شەقڵاوە سۆران و ئاکرێ بتوانین بازارێکی دینامیک و جوڵا و پایدا لە بینی ئەو سێشارە دروستکەین بۆەوەی کە بتوانین وردە بگەین بەو ئامانجەی کە حکوومەتی هەرێمی کوردستان هەیەی ئەویشکە پایداری و بژانەوەی شار و شارستکەکانی کوردستانە و لەسەر پێوەستانی شارەکانە. کەواتەوە پرۆژە پلانی داهاتۆ بە شەقڵاوە چی دیکە هەیە لە بەرنامەتاندا هەبێت بۆ خزمەتی زیاتری شارەکە گەرجێ بەجێ بکرێت؟ لە ئەگەر باسی و پرۆژانە بکەینەوە یەکێک لەو کارانەی کە لە بەردەستماندایە بریتە لە جگە لەو پرۆژە خزمەت گوزاریە بەردەوامانەی کە پێویستی ڕۆژانەی هاوشاریانە لە هەمان کاتیژا لە هەوڵی ئەوەداینەکە بتوانین گەشە سندنێکی زیاتر بە شاری شەقڵاو ببینین بەپێی ئەو توانە پۆتانسیێلانەی کە شاری شەقڵاو هێتی هەوڵ دەدەین لە ڕۆژانی داهاتوو لە دووتوێی کۆنفرانسی گەشە پێدانی شەقڵاوە کار بکەین بۆی کە ئەو پرۆژە استراتیژیانە و ئەو وێژنەی کە پێویستمانەوە ئەو استراتیژیەتە بۆ شاری شەقڵاو دابنین بۆی کە لە ساڵانی داهاتوو بتوانین شارێکی های کلاس لە هەرێمی کوردستان ببینین. باشە دیدگای حکوومەت بۆ پرۆژە خزمەت گوزاریەکان چۆن دەبین تا چەندە کاریگەری هەبووە لەسەر جێبەجێکردن و هەروەها ئەو بابەتانی بۆ هاوڵاتیان پێوەستن؟ خۆی ئەگەر ئێمە باسی دیدگای حکوومەت هەرێمی کوردستان و دەسەڵاتی کوردی بکەین بۆ خزمەتکردنی هاوشاریان پێویستە بگەڕێنەوە بۆ مێژوو. هەموو حکوومەتێک هەوڵی گەیاندنی خزمەت گوزاریەدات بەڵام دەبینی کە حکوومەتی هەرێمی کوردستان و دەسەڵاتی کوردی سەرڕایبوونی ئاستەنگ و سەرڕای لە شۆڕژدابوون و سەرڕای هەموو ئەو لەمپەر و تەگەرانەی کە لە بەردەمی هەبوو هیچ کاتێک کە پرۆژەی خزمەت گوزاری لەبیر نەکردو هەمیشە لە سەری کارەکانی بەبوون منە لە سەردەمی شۆڕشی مەزنی ئەیلول قوتابخانەی شۆڕش هەبوو نەخۆشخانەی شۆڕش هەبووە لە یەکێک لە بڕگەکانی ڕێککەوتە نامە سەرڕای داواکردنی مافی چارەی خۆنووسین و مافی گەلانی کوردستان پێشنیار کرا چەند کارگەیەک لە هەرێمی کوردستان دروست بکرێ وەکو کارگەی قوتوبەندی هەریر دوای راپەڕینش حکوومەت هەرێمی کوردستان کە بەرهەمی خاک و خوێن و قوربانیدانی هاوشاریان بۆ متمانەی خۆی لە هاوڵاتیان و خەڵکی راپەڕەوی کوردستان وەرگرتووە هەمیشە لە هەوڵی ئەوەدا بە کە خزمەت گوزاریەکانی بەردەوام کات لە ئێستاشدا کە حکوومەت هەرێمی کوردستان کوردستانێکی بەهێز و حکوومەتێکی بەهێز لە پێشچاوی خۆی ئەبینێت یەکێک لە پرۆسەکانی گەیشتن بەم حکوومەتە بەهێزە گەیاندنی باشتری خزمەت گوزاریە بە پێداچوونەوە بە خەرجی و داهاتەکان توانراوە سەرڕای هەموو قەیرانە سیاسی و ئابوووریەکان توانراوە خزمەتێکی باش و بەرچاو بە هاونیشتمانیان بکرێت. زۆر باشە بەڕێز کاروان کەریمخان قایمەقامی قەزای شەقڵاوە زۆر سوپاسکە لەگەڵمان. زۆر سوپاس.